ئەمریکا هەنگاوە مەترسیدارەکەی لە بەرژەوەندی ئێران لە عێراق دەنێت. ئیدارەی بایدن گۆڕەپانی عێراق بۆ تاران چۆڵ دەکەن. لە راپۆرتێکی ئەمریکی کە لەلایەن پەیمانگەی واشنگتن ئەنجام دراوە هاتووە پشتکردن لەو دیموکراتیە ساوایە کە لە عێراق هەیە لەلایەن ئەمریکاوە مەترسیەکی گەورە لەسەر ئەو وڵاتە دروست دەکات، ئەویش بە لەبەر چاوگرتنی ئەو هەوڵە چڕەی کە تاران دەیدات بۆ کۆنتڕۆڵکردنی زیاتری عێراق. لە راپۆرتەکەی پەیمانگەی واشنگتن هاتووە سەرەڕای ئەوەی لە دوایین هەڵبژاردن لایەنەکانی نەیاری ئێران دەنجی بەرچاویان بەدەستێناوە ئەو لایەنانەشی سەر بە ئێران بوون شکستیان خوارد. بەڵام بەهۆی ئەوەی ئیدارەی بایدن بە چڕی نەهاتە ناو هەنگاوەکانی دواتر بۆ پێکهێنانی حکوومەتی عێراق ئەمە وای کرد شکستەکەی ئێران هەڵگەڕێتەوە و ببێتە سەرکەوتن. پەیمانگاکە دەشڵێت بە هۆکارێکی نادیار لەم کۆتاییانە عێراق لە لیستی ئەولەویەتی ئەمریکا دەرهێنراوە، بەڵام لە بەخت خراپی بە پێچەوانەوە عێراق بۆتە ئەولەویەتی یەکەم بۆ تارە. دەشڵێت بە گوێرەی بەدواداچوونەکان بەرپرسانی باڵای ئەمریکا لە چەند مانگی ڕابردوو کەمترین قسەیان لەگەڵ بڕیار بەدەستانی عێراق کردووە، گرنگێکی ئەوتۆیان بە ئەنجامەکانی هەڵبژاردن نەداوە، هەژمونی خۆی بۆ ڕوبەڕووبوونەوەی باڵا دەستی ئێران بەکار نهێنا. راپۆرتەکە دەشڵێت ئامانجی ئەمریکا لەم قۆناغە ئەولەویەتدانە بە تاران و ڕێککەوتنی ئەتۆمی، ئەمەش وای کردووە چیتر گرنگی بە دۆخی ناوخۆی عێراق نەدا.